شاری یاری پارکی ئازادی شاری سلێمانی فیستیڤاڵێکی تەواو جیاواز و سەرنجڕاکێش سازکراوەکە بە شێوازێکی کوردەواریانە تێکەڵکەش لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزاندا بوونی هەیە بۆ زانیاری دەربارەی ئەوەی کە ئایا ئەم فیستیڤاڵە تاکەی بەردەوامە بێ چی لە خۆگرێ دەچمە لای ڕێکخەرانی ئەم فیستیڤاڵە و گوێبیستی بن. ئەبینم لێرە لە پارکی ئازادی فیستیڤاڵێکی تەواو جیاواز و سەرنجڕاکێش هەیە ئامانجتان چییە لە بەرهەمێنان و دروستکردنی فیستیڤاڵە؟ سەرتا بەخێر بن بۆ فیستیڤاڵەکەمان ئاماژمان لەم فیستیڤاڵە ئەوەیە زیندووکردنەوەی کللتوری کوردی بە تێکەڵاوکردنی لەگەڵ ماڵی ڕەمەزانی پیرۆزە. باشە چی لە خۆ گرێن فیستیڤاڵەوەی کە خەڵک سەردانیکە؟ چەندها جۆری چالاکی کە کۆن لە سلێمانیەکە کراوە لە ماڵی ڕەمەزانی پیرۆزدا ئێمە ئێستا عینەشە دووبارە ئەەکەینەوە بەڵام بە شێوازێکی تۆزێ مۆدێرنتر. هەر بژیت سەرکەوتوو بن ئەسمە لای ئەم خانمەیان خاتون سڵاوە لێ بێتەوە. سڵاو لە ئێوەش بەخێر بێن زۆر سپاستانەکەین کە دایمە پاڵپشت بوون هاوکار بوون بۆ ئەوەی کە بتوانین شتە جوانەکان بگەێنین بە هەر چوارپارچەی کوردستان و بە خەڵکی سلێمانی و چواردەوەری سپاس. ئەوە واجبی خۆمان و بێگومان کاری جدی لەسەرەکەین. پێم بڵێ چ پامێکە بۆ هاوڵاتیان هەیە بووی کە کاتەکانیان بەتایبەت شەوان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بێنە ئێرە و کاتێکی خۆش بەسەر بن. وەکو خۆتان ئاگادارن لە شاری یاری سلێمانیە واتە پارکی ئازادی کەم کەس هەیە کە یادگاری لەگەڵ ئەم شارەیان نەبێت و لەگەڵ ئەم شاری یاریان نەبێت کە کۆنی شاباس کراوە کە ئێرە جێگەی سجن بووە دوای ئەو کە کراوە پارکی ئازادی هەموو جیلەکان یادگاریان هەیە لەگەڵ ئێرەیە. من پێم خۆشە بێت کە ئەو بڵێم کە هەم لە ڕووی شوێنی ئێرەوە هاوکێشێکی کە لێرەیە موقعەکەی لە هەمان کاتە لەناو سلێمانی ناو شاری سلێمانیان نزیکە لە هەر شوێنێکەکە بێن بۆی پێویست من ئەوەیە کە بتوانن ئەو ماوەی کە هەیە لەم چەند ڕۆژەیە بێن بۆ ئێرە وەکو پاڵپشتیەک بۆ کەسانی کە بزنسەکانیان لێرە گەشە پێێن کارەکانیان لێرە گەشە پێێن هاوکاریان بن هەم جەوێکی خێزانیمان دروست کردووە لێرە بە کۆمەڵێ بابەتی مناجاتی بابەتی دینی و خێزانی یاری مناڵانمان هەیە چالاکی جۆراجۆرمان هەیە کە کۆمەڵێک سپاس بۆ زۆربەی زۆری کۆمپانیەکان کە هاوکارمان بوون سپۆنسەریان کردووە ئەمە خۆی لە خۆیەوەی کە کەشێکی خێزانی دروستکرێت کە لەم شوێنە جوانەی شاری سلێمانیە. تاوەکوکەی بەردەوامە بێ و ڕۆژانەش لە کاتژمێر چنەوە هەیە؟ ئێمە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژ بووە واتە لە 20 ڕەمەزانەوە تاکو 22 مانگ 22 کۆتا ڕۆژی جەژن بەردەوام ئەبێ واتە لە 9 سیا دەستمان پێ کردووە. ئێمە ئاگرینە ڕۆزیش لێرە ئەەکەینەوە پێم خۆشەوە پامەش بگەێنم کۆمەڵێ بابەتی هەژەندی جیاوازمان هەیە لێرە ئەو کاتەکانی لە سعات 5 تاکو 11 شەوە بەردەوامین بەڵێ هەموو ئەکتیڤیتی و شتی جۆراجۆری لێرە هەر بژین زۆر سپاس.